شرکەساتی سووتانی سێ هاوڵاتی سڤیلە لە گوندی هەرمێلەی سەربەناحەی زەلانی قەزای چوارتا کە لە هێرشێکی ئاسمانیدا کرانە ئامانج. شۆفێری توێتە هایلۆکسەکە کاری گواستنەوەی سەرنشینانی ئەو گوندانەی سنوورەکە دەکات. نزیک کاتژمێر 2 پاشنیوەڕۆ ڕۆژی پێنجشەممە لەلایەن درۆنێکی نادیارەوە کە گومان دەکرێت تورکی بێت کرانە ئامانج و دەستبەجێ گیانیان لەدەستدا. دوای گەیشتنی هێزە ئەمنیەکان بە شوێنی ڕووداوەکە تەرمەکان بۆ پزیشکی دادی سلێمانی گواسترانەوە و لە پاشان لە ناوەندی شاری سلێمانی بە خاک سپێردران. دوانیان نەناسراوە ئیتر ئەمە لێرەوە سوار بوون و ڕۆشتون بۆ لادێ کە لێرە سوار بوون و ڕۆشتون بۆ لاتێتر لەم چەمی زەلانە درۆن لێ یاون 3 نەفەر بوون. ئەم کوڕە نەفەر هاتوو چۆپەیەکە بۆ لادێ و ئەیانهێنێتەوە. ئیتر ئەمە ئاوە بۆتانە هەرەوەنگە معلوماتمانەیە. تەمەنیان ئیتر 50 ساڵە و 35 ساڵە و 40 ساڵە و ئەلەو تەمەنانەیە. بەهۆی هێرشە درۆنیەکانی وڵاتانی دراوسێ و بەتایبەت تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان نائارامیەکی زۆر بڵاوبووتەوە بەتایبەت لە ناوچە شاخاویەکان. لە ئەگەری چارەسەر نەکردنی ئەم پرسە دوور نییە ژمارەیەکی زیاتر لەوەی کە ئێستا هەیە گوندنشین گوندەکان بۆ شارە گەورەکان چۆڵ بکەن. وەڵای هەواڵەکە دوای دوونی وانە بەدەستمان کردووە. هەشان تەلەفۆنمان بۆ لە شەوەکانە بوو، زۆرمان تەلەفۆن بۆ کرد، تەلەفۆنم بۆ کەسوگاریە کرد، هیچ لە شەبەکانە بوو. ئێدیوتم سیارەکە چی بێتی وەڵام هەرزەکی بەیشی نەفەر و لادەیەکات هیچی نەفەرات دەکات نەفەری لادەکانەکات. وەڵای بەسەم کاک بورهانێ زانم نازانم ئەوانتر چییە چەند کەسن نازان کاک بورهان ناسم بەسم. هێرشە درۆنیەکەی چوارتا دوای ئەوە دێت ڕۆژی چوارشەممە لەسەر ڕێگای خەلەکانی سەر بە قەزای دوکان ئۆتۆمبیلێکی دیکە بە ئامانجگیرا و باوکێک و 2 کوڕ کە دانیشتووی قەزای حاجیاوی سەر بە ئیداری ڕاپەڕین بوون گیانیان لەدەستدا. بەهۆی هێرشەکانی 33 ساڵی ڕابردووی ئێران و تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان 425 کەس گیانیان لەدەستدا و بە سەدانی دیکەش بریندار و کەمەندان بوون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.